من پێشەوەی بێم بۆ ئێرە بە پێی نظری ماسلۆ اتحادی بڵێن ئەوروپا بە شێوەیەکی گشتی لەسەر ئەو دامەزرە کە مافی ئینسان بریتە لە پەیژەیەک لە قادرمەیەک قاتی یەکەم پێ وترە فسیۆلۆجیکەل نیدز ئەوانەی کە پێداویستی ژیانن وەکو هەوا و ئاو و خۆراک و خواردنەوە ئەوانە ئەما بێت تەمین بکرێت دوای ئەو سکیورتی نیدز ئەمان دێ ئەمانە بە ئیقامەیە بە ڤیزەیە بە جەوازە بە جنسیە بەمانێ بە ئەمانی پۆلیسە ئەمانی خۆراکە هەموو جۆرە ئەمانێکی ترکە دوای ئەو پێوترە سوشیال ئەفیلیشن نیدز یعنی پێداویستی هەستی ئینتیما و تێربوونی ئینتیمای جەماعی من یەکەم و دووەمم لە پاکستان هەبوو مامۆستای جامعە بووم و سیارەی خۆم و ماڵی خۆم و ئیمکانیت بەقەدەر 5 دکتۆر وەرمەگیر لە پاکستان پێشەوەی بێمە ئێرە لە ئەمانیشا بووم وەرەقەی ئومەمی متحیدەشم پێ بوو هەوێ ئێوانم پێ بوو هاتمەوە گەڕام و ئەم دوانەم هەردووکی هەبوو کە هاتم بە دوایەوە ئینتیمای خۆم بدۆزمەوە بزانم لەم حەزارەتە گەورەی ئەوروپا دروستی کردووە بزانم شوێنی ئوسولیەکی وەکو من کوێیە خۆم نەدۆزیەوەتیا لە بەر ڕق و قین و حەقدی ئەمان حەقدێکی مەوروث تاریخی 1400 ساڵ لە ئیسلام کە زانیان منم مسلمانە ئوسولیم 1000 تۆمەتیان بۆ دروست کردم 40 جار چوومەتە دادگا بە 40 تۆمەتی جیاواز 40 جار مخابراتی دەوڵات تحقیقی لەگەڵ کردم تحقیقی وا بە 3-4 ڕۆژی خایانووە دیسان ڕۆشتون و هاتوونەتەوە وەکو مخابراتی ئەڵمانی هیچ شتێ لەسەر من کە ئیسپات نەبوو سەیرەکەن بەس ئەفکارێتی هەرچەنەکەن ئابەم دیموکراتێتی خۆیان ئیستیعابی ئەوە ناکە مسلمانێکی ئوسولی لە ناوی هەبژی ئەمە ئێستا ئەو هەموو حەق و قینێک کە بەرامبەر بە ئیسلامەیە ئەمەشە سەبەب بۆ مەناکردنی منارەکان لە مزگەوتەکانی سویسرا 178 منارەی لە هەموو ئەو وڵاتەیە باش ئێمە هەموو کەنایی سەمان چۆن لە وڵاتی مسلمانەیە قبوڵ کرد ئەم هەموو جوولەکە و ئەفکار و ئەقوام و خەڵکە چۆن لەو حەزارەتە ئێمە جێگایوەتەوە 1291 ساڵیش ئیسلام بەم شەریعەتی خۆی حکمی کرد نیوەی سەرزەوی حکم کرد باشە پیاوانی دەوروبەری سەیدنا عیسا حەواریەکانی و پێوترێ حەواری یۆحەنا مەرقس لە ناو مزگەوتی ئێمە دفن کراوە ئەیکوا حەزارەتی 600 ساڵی ئێمە لە ئەندەلوس لەبەرەوە ئەمان کە نەئەتوانی احتیوای من بکەنەوە هەرچۆنێ بوویستیان فڕی دەنە دەرەوە ئەو تۆمەتەشیان دروست کرد بۆ هەموو قەزیە 5 ملیۆن دۆلاریشیان لەسەر سەرف کرد ئێستا خۆیانیانە هەرچۆنێ بە منوەکو شاهیدی زیندوو زوو دەمکوت بکرێن بکوژرێن بفەوتێم بۆ ئەم قەزەیە پان بێت چونکە لە هەبوونی منە ئەترسن دیسان ئەم قەزەیە هەڵ بداتەوە جارێکی کە هەڵ بداتەوەڵەن وەرە چێ ئەم قەزەی دروست کرد کە ئێمە 30 ملیۆن کڕۆن و هاتە 5 ملیۆن دۆلار سەرفکەین بە دوای قەزەیەکە پێوترە قەزەی مەلاکرێکار وەکو شەڕەکەی پارتی وێچێتی وهاب لە تووتمە دەستی پێکرد و شەڕ گەیشتە زارگەلی خەلیفان دوای تێکشکانەوە و هاتنەوە تووتمێ و لە بالیسان دانیشتن و ئاو بێن و دەست بشە ئەمەش وایە